باوبەشی لە نێوان بەشی هونەری شێوەکاری و کۆمەڵی فادیا بۆ ڕۆشنبیری هونەر لە هۆڵی مۆزەخانی سلێمانی بە دروشمی سلێمانی ڕۆشنبیری و مێژوویەکی پڕشنگدار و داهاتوێکی گەشت پێشانگایکی هاوبەش بۆ 50 هونەرمەندی سلێمانی و عێراقییەوە. تابلۆ و کاری هونەری هونەرمەندانی کورد و عەرەب ئاوێتە یەکتر بوون. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەربارەی پێشانگاگادات. سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. ئێرە هۆڵی مۆزەخانەیە لە شاری سلێمانی. ئەمڕۆ لێرە هونەرمەندانی شێوەکاری کورد و عەرەب بە هاوبەشی پێشانگایەکی ناوازەیان کردوتەوە. دیارە ئەم پێشانگا هاوبەشە خۆی دەبینێتەوە لە چەندین تابلۆی شێو و قەبارە جیاواز کە لەلایەن هونەرمەندانی کورد و عەرەبەوە کراونەتەوە. من بەڕێز مەهابادخان لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان و سەرپەرشتاری ئەم چالاکیە لێرە ئامادەن و گفتوگویەک دەرباری پێشانگاکە دەکەین. مەهابادخانگیان سڵاوت لەبێت، دەستان خۆش بێ بۆ ئەم پێشانگا ناوازەیە. دەمەوێت بپرسم بیرۆکەی ڕێکخستن یاخودکردنەوەی پێشانگایەکی هاوبەش لە نێوان هونەرمەندانی شێوەکاری کورد و عەرەب چۆن بوو لەلایەن؟ سڵاتان لەبێ بەخێر بن سەرچاو. تەمان ئەم پێشانگایەت چالاکیەکی هاوبەشە لە بینی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەر بەشی شێوەکاری لەگەڵ گروپی فادیا. طبعا ئەم گروپانە کۆمەڵێ هونەرمەندی زۆر لەسەر ئاستی عێراق کۆ بنەوانێ و ئەم جۆرە گەشتانە دروست دەکەن. گەشتەکان گەشتێکی هونەریە ڕوو لە زۆرین شارەکانەکەن و تقریباً 50 هونەرمەند ئەم جارە بەشداریان تێدا کردووە. کۆمەڵە هونەرمەندی سلێمانیش بەشدارە لەم کارەیە. طبعا ئەم کارانە من زۆر پێم باشە، زۆر پشتگیریان نەکەم لەبەر ئەوەی گۆڕینەوەی کەلتورە، یەکترناسینی هونەرمەندانە، تێکەڵبوونی ستایلەکانە، تێکەڵبوونی جۆری کارکردنە، تێکەڵبوونی بیرۆکەیە. لەبەرەوە من هەمیشە هاوکاریان نەکەم و پشتگیری ئەم جۆرە کاران ناکەم. مەهابادخان ماوەی 2 ڕۆژ لەمەوبەر بەڕێستان لەگەڵ ئەم هونەرمەندانەیە لە دوو شوێنی جیاوازی شاری سلێمانی کە پێک هاتبوون لە سەرچنار و پارکی هەواری شار ئێوە سیمپۆزیۆمێکتان هەبوو. پێم خۆشە دەربارەی ئەم سیمپۆزیۆمەش ئاگاداری ئەو چالاکیەش بێ. لە ڕاستیە وشەی سمپۆزیۆم یعنی کۆمەڵێ کاری هونەری بکرێت کە بە شێوەیەکی گەشتیارانە بڵێن وەکو گەشتیارێتە ناو شارەکە و ئەم جۆرە کاران ناکرێت. ئەم جۆرە مەسەڵەن لە سەرچنار یان لە هەواری شار کە هەمویان بە شێوەیەکی حەی دانیشن و کارەکە ئەنجامەیەن. ئەو خۆی لەخوا گۆڕینەوەی ستایل و جۆری کارکردنە، سوودوەرگرتنە لە یەکتر ناسینە، ناسینی شوێنەکانە. شوێنێکی وەکو سەرچنار زۆر گرنگە، شوێنێکی وەکو هەواری شار ئەمانە کە ئەم هونەرمەندانە ڕووی تێەکەن، هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووشی هونەریەوە کە دانیشن کارەکە ئەنجامێن. لە ڕاستیە دوێنێ لە هەواری شار بوو و پێرێژ لە سەرچنار بەم جۆرە دانیشتن فەنانەکان کارەکەن و لەگەڵ یا کەسێک موزیکە ژەنێ لەگەڵ ئەو سروشتە جوانەیە کارکردن، بەڵێ بەو شێوازەیە کارکردنەکان. خۆش بێ. ڕای هونەرمەندانی عەرەب بەرامبەر با کارە هونەریەکان و بەرامبەر بە شێوەکاری کوردیەکان چۆنن بە تایبەت بۆ تابلۆکان؟ وڵی لەم کارانە کارەکان تقریبان زۆر باشن، هەموو ڕاکان زۆر باش، چکە یەکتریان قبول کردووە، یەکتر قبولکردنەکە و کاتە کارەکە ئەنجامەدرێت. لەبەرەوە ڕاکان هەمووی ئاساییە، ڕاکان باشە لەسەر کارەکان و هەر کەسیش بەپێی ئاستی خۆی کاری کردو. ئەو زۆر گرنگە. یعنی شەرتێکە ئیتە ناو پێشانگاکۆ بڵێ ئەم پێشانگا ئاستی کۆمەڵی هونەرمەندی تا ئاستی زۆر بەرزە، کۆمەڵێک تیا زۆر پێشانگا ئەبێ هەموو ئاستێکی تیابێت. بەڵێ یازن ئەم جۆرە چالاکیانە خودت سیمپۆزیۆمەکانی کە بەڕێستان باسان کرد بەردەوامی هەبێت؟ زۆر پێم خۆشە کە بەردەوامی هەبێت، چونکە سوودی زیاترە، تێکەڵبوونی زیاترە و ناسینی زیاترە. زۆر پێم خۆشە و ئەتا بیشتوانی ئێمە هاوکاری ئەم جۆرە سیمپۆزیۆمانەکەین. بەڵێ بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و ئەو هونەرمەندانەی کە لەم پێشانگایەدا بەشدارن. بەڵێ وەک دەبینن کۆمەڵێک هونەرمەندی شێوەکار لە پێشانگاکەدا بوونیان هەیە. من دەمەوێت یەکێک لەو هونەرمەندانە بدوێنم، دکتۆر عومەر تۆفیق، کە بەڕێزیان لێرە بە چەند تابلۆیەک لەم پێشانگایەدا بەشداریان کردووە. دکتۆرگیان سڵاوت لێبێ و ئەم کاتە و باش. سپاس دەکەم. بە چەند تابلۆ ئەمڕۆ لەم پێشانگایەدا بەڕێستان بەشداریتان کردووە؟ بەر لە هەمووشتە بە خێراتری کەناڵ و جوانەکەتانەکەم کە هەمیشە لە خزمەت کورد و نەتەوەی کورد و هونەری کوردیدایە. متوانیم لەم پێشانگایەدا بە دوو تابلۆی ئاوی هاوبەشی بکەم. تابلۆکانیشم دوو دەی کوردستانەیەکیان تەوێڵێژیان هۆمەرمەندانە کە بە شێوەیەکی ئاوی کردومە. مامۆستاگیان تا چەند گرنگە بۆ ئێوەی هونەرمەند کە لەگەڵ هونەرمەندانی دەرەوە یاخود بە تایبەت هونەرمەندانی عەرەب کە ئێوە ئەمڕۆ ئەم پێشانگایەتان کردوتەوە کاری هاوبەش بکەن بەیەکەوە، گرنگی ئەم جۆرە کارانە لە چیا دەبینیتەوە؟
خۆی زۆر دەنگە ئێمە ئەتوانین بەوە زیاتر ئیسپاتی خۆمان بکەین هونەری خۆمان پێشخین هونەری خۆمان پێیان بگەینین کە ئێمەش نەمەندی گەورەی کوردمان هەیە نەکرد ئەوان دنیا بۆ خۆیان داگیر بکەن ئێمە یکوونەتەوەی کورد ئەم تابلوانی کە ئەیکەن شتێکی زۆر سەرسامە لای ئەوان کە ئەم هەموو قووەت و قووەتەمان هەیە بتوانین ئەم تابلوانە بچێشین کەواتە هونەر پەیامە پێت وایە ئێمە پەیامی خۆمان گەیاند بێ بە تایبەت ئێوەی شێوەکار ببوورە ئەتوانم بڵم زۆر بە زیادەوانێ بەڕاستی تابلۆ کوردیەکان بەڕاستی نمونی تابلۆیە بۆ نەک هەر ئەم پێشەنگایە بڵکم بۆ هەموو عێراق بۆ هەموو جیهان پەیامەکەشمان زۆر بە جوانی زۆر بە ڕێکوپێکی پێگەیاندن و دەستخۆشیشیان لێ کردوین بۆ بەڕێزت دکتۆرگیان هەمیشە سەرکەوتو بەردەوام بن بەڵێ ئاکام لێرە لە هۆڵی مۆزەخانە پێشانگاکە لە شاری سلێمانی بەردەوامی دەبێت لێرە هونەرمەندان بە گرنگیەوە دەڕوانە ئەم جۆرە کارە هاوبەشانە بە تایبەت لەگەڵ هونەرمەندانی عەرەب و هاوبەشیکردنیان لە نێو پێشانگا هونەریەکاندا بە تایبەت لە شاری سلێمانی.